بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 194 کۆمەڵایەتی باشکردنی ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان و پەرەپێدانی چەمکی مرۆڤ دۆستی. 2. قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی کارەساتە سروشتیەکانی وەکو زەمین لەرزە و لافا و هەر ڕووداوێکی دیکە لە ڕێگەی دەرکردنی یاسای تایبەتەوە. 3. پەرەپێدانی کللتوری لێبوردەیی، ئاشتی، یەکتر قوبوڵکردن، ڕێز و خۆشەویستی لە نێو کۆمەڵگەی کوردیدا. 4. ڕێگریکردنی یاسایی لە کارکردنی منداڵان و دابینکردنی بژێوی شایستە بۆ ئەو خێزانانەی بە ناچاری ئەو کارە دەکەن. 5. پەرەپێدانی کاری خێرخوازی و خۆبەخشی ڕێکخراو بە مەبەستی هاوکاریکردنی چین و توێژە ئاتاج و کەم دەرامەتەکانی کۆمەڵگە. 6. هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی لە پێناو پاراستنی زیاتری خێزان لە هەڵوەشانەوە و ڕێگرتن لە پشێوی کۆمەڵایەتی. 7. پاراستنی مافەکانی ئافرەت و منداڵان وەک ئەوەی لە دەقەکانی ئیسلامدا هاتووە و لە ڕێککەوتن نامە نێودەوڵەتیەکاندا ئاماژەی پێکراوە، بەتایبەتیش توندوتیژی دژی ئافرەت و منداڵان. 8. چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان بە شێوەی ڕێککەوتن و ملکەجبوون بۆ دەقە یاسایی و شەرعیەکان دوور لە دەستێوەردانی نەرێنیانەی مەکتەب و دەستگا کۆمەڵایەتیەکانی حیزب. 9. کردنەوەی شوێنی حەوانەوە و خزمەتکردن بۆ ئەو هاوڵاتیانی تووشی نەخۆشی دەرونی بێ چارەسەر بوون. 10. کردنەوەی شوێنی تایبەت بە چارەسەری ئالوودەبووان بە ماددەهۆشبەرەکان و سەر لە نوێ گەڕانەوەیان بۆ نێو کۆمەڵگا. 11. هەموارکردنەوەی یاسای کار بە جۆرێک کە ببێتە مایی بەدەستێنانی ماف بۆ کرێکار و خاوەن پیشە و دابینکردنی بیمەی کۆمەڵایەتی و خانەنشینکردنی کرێکارانی کەرتی تایبەت.